گەڕان بە دوای ڕاستی. دەبێ ڕێگە نەدەین بەوەی دەمانەوێ و باوەڕمان پێ هەبێت وامان لێ بکات ڕاستی خودا ڕەت بکەینەوە. بەداخەوە ئێمە وا دەکەین کە کتێبی پیرۆز ئەو شتەمان فێر بکات کە خۆمان دەمانەوێ لە جیاتی ئەوەی ڕاستی خودایی لێ فێربین کە کتێبی پیرۆز فێرمان دەکات. لە ئینجیلی مەتا ئەو هەڵوێستەی عیسا هەیە کە مامەڵەی لەگەڵ ئەم جۆرە گرفتانەی کرد بە تایبەت لەگەڵ پیاوانی ئاینی. ئەو سەردەما پیاوانی ئاینی ڕاستیەکانی کتێبیان ڕەت دەکردەوە. ئەو ڕاستیە دیارە کە لەڕێی عیسای مەسیحەوە هات. دەبینین عیسا هەندێک نمونە بەکاردەهێنێت. ئەمڕۆ دوو لەو نمونانە دەبینین. یەکەم نمونە دەفەرموێ ڕەزەوانێک دوو کوڕی هەبوو. بە یەکەمیان گوت بڕۆ لە ڕێزەکە کار بکە، بەڵام کوڕەکە ڕەتی کردەوە. بەڵام دوای لە قسەکەی پاشکەس بوو گوتی باشە با بڕۆم کار بکەم. دواتر باوکەکە هەمان شت لە کوڕەکەی دیکەی داوا کرد، بەڵام کوڕەکە گوتی وا دەڕۆم بەڵام نەڕۆیشت. دوای ئەوە عیسا ئەم نموونەیەی گێڕایەوە پرسیارێکی فەرموو کام لەو دوو کوڕە خواستی باوکی پەیڕەو کرد؟ لە بیرتان بێت ئەوانەی گوێیان لەم نموونەیە بوو پیاوانی ئاینی بوون. وەڵامیان دایەوە کوڕی یەکەم. عیسا پێی فەرموون وایە، جا بەردەوام بوو فەرمووی ڕاستیتان پێ دەڵێم بازگران و لەش فرۆشان لە چوونە ناو شانشینی خودا پێشتان دەکەون. هەڵبەت ئەو گوتەیەکی زۆر بەهێزە کە عیسا فەرمووی. بێگومان عیسا دڵ و کردارەکانی ئەوانی دەزانی. جا پێتان چونکە یەحیا هات بۆ ئەوەی ڕێگای ڕاست و دروستیتان نیشان بدات، بەڵام ئێوە باوەڕتان پێی نەکرد، بەڵام بازگران و لەشفرۆشان باوەڕیان پێی کرد. پاشان کە بینیشتان هەر تۆبەتان نەکرد و باوەڕتان پێی نەکرد. عیسا ئەم نموونەیەی بەکارهێنا بۆ ئەوەی بفەرموێت ڕاست دەکەن کە ئیدانەی ئەم ڕووداوە بکەن و ڕاست دەکەن کە کوڕی یەکەم کارە دروستەکەی کرد. یەکەم جار گوتی نەخێر بەڵام دوای ڕۆیشت. بەڵام ئێوەی فەریسی بیری خۆتان نەگۆڕی، کەواتە عیسا دەچێتە نێو دڵ و ڕۆحیان لەگەڵ هەموو ئەو بەدکاری و گوناها کە لە ناخیاندایە. ئەوان باوەڕیان بەوە بوو کە دەیانویست باوەڕیان پێ هەبێت. با بەبیرتان بهێنمەوە کە کاتێک یەحیای لە ئاو هەڵکێش نەک تەنها عیسای لە ئاو هەڵکێشا و نەک تەنها ڕوحی پیرۆز لە شێوەی کۆترێک دابەزی، بەڵکو خوداش فەرمووی ئەمە کوڕە خۆشەویستەکەمە گوێی لێ بگرن. ئەوان بەڵگەی زۆریان لەبەرچاو بوو، بەڵام ڕەتیان کردەوە. قایل نەبوون ڕای خۆیان بگۆڕن. جا کاتێک عیسا لەگەڵ پیاوانی ئاینی دەدوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ دەدوێ. بە سادەیی پێی فەرموون ئێوە باوەڕ بەوە دەکەن کە خۆتان دەتانەوێ باوەڕی پێدەکەن و ڕاستی ڕەت دەکەنەوە. دوای ئەوە نموونەیەکی دیکەیان بۆ گێڕایەوە. عیسا ئەو دوو نموونەی بەکارهێنا بۆ ئەوەی ڕاستیەکان پێ بدات کە بچێتە ناخیانەوە. لەم نموونەیەدا عیسا دەفەرمووێ کە خاوەن زەویەکی زۆر دەوڵەمەند زەویەکەی بەکرێدا. چەند جووتیارێک هاتن و لە زەویەکە کاریان کرد. ئەو زەویە ڕەز بوو. خاوەن ڕەزەکە خزمەتکارانی نارد بۆ ئەوەی ترێی لێ بکەنەوە. ئەوە بەشێک لە ڕێککەوتنی بەکرێدانەکە بوو. بەڵام جووتیارەکان خزمەتکارەکانیان دەرکرد. لێرەدا عیسا زیاتر دیاری کرد و فەرمووی لە خزمەتکارەکانیاندا و بەردبارانیان کردن و تەنانەت کوشتنیان.
جا لە کۆتاییدا خاوەن زەویەکە گوتی کوڕەکەی خۆمیان بۆ دەنێرم بێگومان گوێڕایەڵی دەبن. بەڵام جوتیارە کرێچیەکان کوڕەکەشیان کوشت. لێرەدا عیسا پرسیارێکی دیکەی فەرموو کاتێک خاوەنی ڕەزەکە دێت چی لەم ڕەزاوانە دەکات؟ فەریسیەکان گوتیان لە چیرۆکەکە بوو لە وەڵامی دایەوە. ئەو خراپەکارانە بە خراپی لە ناو دەبات و ڕەزەکەش دەداتە دەست ڕزەوانانی دیکە. ئەوانەی لە وەرزی خۆی بەرهەمی دەدەنێ. دیسان عیسا لە ئایەتی 42 ئەو بەشە بۆیانی ڕوون دەکاتەوە و دەفەرموێ عیسا پێی فەرموون ئایا هەرگیز لە نووسراوە پیرۆزەکان نەتان خوێندووەتەوە ئەو بەردەی وەستاکان ڕەتیان کردەوە بوو بە گرنگترین بەردی بناغە؟ ئەمە لەلایەن یەزدانەوە بوو لە بەرچاومان سەیرە. لەبەر ئەوە پێتان دەڵێم شانشینی خوداتان لێ دەستێنرێتەوە دەدرێتە نەتەوەیەک کە بەرهەم دەدات. لێرەدا عیسا لە زەبوری 118 دەبات دەربارەی ئەو کەسەی وادێت و دەبێتە بەردی بناغە. ئەو بەڕاستی باسی هاتنی بۆ ئەم جیهانە وەکو کوڕی خوددا دەکات. هەروەها باسی ئایندە دەکات کاتێک دەیکوژن. بەڕاستی ئەوان گوێ لە کوڕەکە ناگرن. بۆیە عیسا پێی فەرموون کە شانشینی خوددا دەدرێتە خەڵکێکی دیکە کە بەرهەمی شانشینی بهێنن. لێرەدا عیسا دەڕوانێتە پێشەوەی ڕاستیەکەی جوولەکەکان. ئەو خەڵکەی کە لەگەڵیان دەدوێ و پیاوانی ئاینی نەتەوەکان لەگەڵ یەک دەبن لە پاشایەتی. لێرەدا باسی کلێسای عیسای مەسیح دەکات، جەستەی عیسای مەسیح. ئەمەش ڕوانینی پێشەوەی عیسایە کە فەرمووی کلێساکەم بنیاد دەنێم و دەواازەکانی دۆزەخ پێی ناوێرن. با پوختەیەکی ئەو دوو نمونە ببین کە لە ئینجیلی یۆحەنا پوختەیەکی کورت هەیە لە یۆحەنا 1:11-13. ئەو بۆ لای گەلەکەی هات بەڵام ئەوان پێشوازیان لێ نەکرد. لەم ئایەتەوە دەزانین کە عیسا جوولەکەیە وەکو جوولەکەیەک هات بەڵام هات بۆ ئەوەی لە پێناوی گوناهەکانی هەموو جیهان بمرێت نەک تەنها لە پێناوی جوولەکە. یەکەم جار چوو بۆ لای جوولەکە ئەوەش لە ئینجیلی مەتا دەبینین. لە ڕاستیدا مەتا بۆ جوولەکەکان دەنووسێت بەڵام پەیامەکە بۆ هەموو جیهانە. دەبێ ئەمە لە بیرمان بێت کاتێک ئینجیلی مەتا دەخوێنینەوە. کەواتە ئینجیلی مەتا لە بنەڕەتەوە ئەوە تۆمار دەکات کە عیسا بۆ گەلەکەی خۆی هات بەڵام ئەوان ڕەتیان کردەوە. لەگەڵ ئەوەشدا هەموو ئەوانەی پێشوازیان لێ کرد ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا مافی پێدان ببنە ڕۆڵەی خوددا. بەڵام ئینجیلی یۆحەنا بخوێنەوە باس لەوە دەکات کە عیسا هات بۆ ئەوەی بمرێت لە جیاتی گوناهی هەموو جیهان. هەروەها کێن ئەوانەی کە لە پاشایەتی پەسەند دەکرێن ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا. ناوی کێ خودای بەرجەستە بوو کە لە سەرەتاوە لەگەڵ خوددا بوو کە خۆی خودایە ئەوەی بوو بە جەستە و لە نێوانماندا نیشتەجێ بوو. ئەوانەی باوەڕیان بە ناوی هێنا مافی پێدان ببنە ڕۆڵەی خوددا. ئەوانەی نە بە سروشت لەدایک بوون نە بە خواستی مرۆڤ نە بە ویستی پیاویش بەڵکو لە خودداوە لەدایک بوون. لە یۆحەنا 3 دەخوێنینەوە کاتێک عیسا ڕووی لە نیقۆدێموس کرد و پێی فەرموو ڕاستی ڕاستیت پێ دەڵێم ئەگەر یەکێک لەدایک نەبێتەوە ناتوانێت شانشینی خوددا ببینێت. جا هەمیشە دەبینین عیسا ئەم پرسە دەخاتە ڕوو بەلای کەم بۆ گەڵی جوولەکەکە ڕاستیان ڕەت کردەوە. ئەمەش دەمانبات بۆ پرسیاری تێرامان و وەڵامدانەوە. هەرچەندە ئەو نمونانە لە بنەڕەتەوە ئاراستەی پیاوانی ئاینی لە ئیسرائیل کرا بە چ شێوازێک ئەمڕۆ خەڵکی ڕاستیەک
ڕەت دەکەنەوە بۆ ئەوەی باوەڕ بەوە بکەن کە خۆیان دەیانەوێ. زۆر سەیرە کە ئەو کەسانە کەوا لە کۆمەلگاکەماندا قسەیان لەگەڵ دەکەیت دەربارەی عیسا بە شێوەیەکی گشتی دەڵێن بەڵێ پیاوێکی مەزن بوو، هەندێکیان بەڕاستی باوەڕیان هەیە کە عیسا کوڕی خودایە و هەندێکیان باوەڕیان وایە کە تەنها پێغەمبەر و مامۆستا و پیاوێکی مەزن، نمونەیەکی مەزنە. ئەوە لە جیهانی ڕوحی و جیهانی ئەلمانیش ڕوونە. زۆر کەسی ئەلمانی لە کۆمەلگاکەمان دەڵێن کە باوەڕیان وایە عیسا پیاوێکی مەزنە. کەسانێکی کەمش هەن دەڵێن عیسا هەرگیز نەژیاوە و بوونی نییە، ئەوانە مێژووش ڕەت دەکەنەوە. ئەوە نەک تەنها لە کتێبی پیرۆز بەڵکو لە مێژووی ئەلمانیش ڕوونە. یوسیفۆس زانایەکی عیبری باوەڕی پێکراوە لە هەمان کات لەگەڵ عیسا ژیا و دەربارەی نووسی. تەنانەت خودی جوولەکەکانیش دەڵێن بەڵێ عیسا ژیا بەڵام مەسیحەکە نەبوو. ئەوانە جوولەکە بێباوەڕەکانن. لە ئاینەکانی جیهانیش باوەڕیان بە عیسا هەیە و بڕوای پێدەکەن وەکو پێغەمبەرێکی مەزن و هەمیشە شتی ئەرێنی لەسەر باز دەکەن، بەڵام وەکو پێغەمبەرێک. بەڵام ئەو ڕاستیە ڕەت دەکەنەوە کە خۆی خودایە. هندۆسەکان دەربارەی مەسیح دەڵێن بەڵێ ئەو پیاوێکی مەزن بوو، لە ڕاستیدا مەسیح خوداوەندێکی دیکە بوو. بەم شێوەیە دەتوانین ببینین کە عیسا لەلایەن مێژوو کەڵتورەکانی هەموو جیهان ناسراوە و ڕێز لێگراوە. تەنانەت موحیدەکان کە نکۆڵی لە بوونی خوددا دەکەن دەڵێن بەڵێ عیسا پیاوێکی مەزن بوو. بۆیە ئێمە پێویستە ئەم بنەمایە بخەینە مێشکمان، چونکە ئێمە وا دەکەین کتێبی پیرۆز ئەوە بڵێت کە خۆمان دەمانەوێ و ڕاستیە خوداییەکەی نێو ئەو کتێبە فەرامۆش دەکەین. دەبێ ڕێگە نەدەین بەوەی دەمانەوێ و باوەڕمان پێی هەبێت وامان لێ بکات ڕاستی خوددا ڕەت بکەینەوە.